راپۆرتی شیکاری سیاسی پلنۆمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بەشی پێنجەم و کۆتایی. ئاراستەی تاکتیکی و گرێدانی بە ئامانجە استراتیژیەکان. خاڵ یەکەم. تاکتیکەکانی ئەمڕۆ نابێت وەک بابەتکەلێکی جیا لە ئامانجە کۆتاییەکان سەیر بکرێن. بە پێچەوانەوە هەر هەنگاوێک لە پێناو ڕێکخستنی کرێکاراندا هەر هەوڵێک بۆ دروستکردنی ڕێکخراوەکانی ژنان، هەر هەنگاوێک لە پێناو بەرگری لە ئازادیە دیموکراتیەکان، هەر چالاکیەکی فەرهەنگی هونەری، ژینگەی و هەر داواکاریەک بۆ خوێندن بە زمانی دایک، ئەگەر هۆشیارانە و لە چوارچێوەی ئاسۆیەکی ڕوونی کۆمەڵایەتیدا بەرەو پێش بچێت، دەتوانێت بێتە ئەڵقەیەک لە زنجیرەی خەبات بۆ گۆڕانکاری بنەڕەتی کۆمەڵگە. بەواتەیەکی تر سیاسەتی تاکتیکی دروست پەردێکە لە نێوان پێداویستێ دەستبەجێ و هەنووکەیەکانی خەڵک و ئامانجە استراتیژیەکانی داهاتوودا، پەردێکی کە لەلایەکەوە بارودۆخی ژیان بە شێوێکی ڕێژەی باشتر دەکات و لەلایەکی تریشەوە جەماوەری خەڵک لەگەڵ پێویستی ڕێکخستن، یەکگرتووی و دەخالەتی ڕاستەوخۆ لە چارەنووسی خۆیان داشنا دەکات. ئەلف حزوری چالاکانە لە ئەنجومەنە پیشەیەکانی کرێکاراندا. یەکێک لە بوارە گرنگەکانی ئەم ئاراستەیە بریتیە لە حزوری چالاکانەتر و لەو ئەنجومەنە پیشەیە کرێکاریانەی کە لە شارەکانی کوردستان بوونیان هەیە. چینی کرێکار و زەحمەتکێشان لە بارودۆخێکدا دەژین کە هەڵاوسان، بێکاری، هەقدەستی کەم، نەبوونی بیمە و ئەمنیەتی پیشەیی ژیانی ئەوانی بەتوندی خستوتە ژێر گوشارەوە. هەڵسوڕاوانی حەزبی دەبێت لە جەرگەی خەبات و ناڕزایەتیەکانی کرێکاراندا حزوریان هەبێت. لە بەدواداچوونی داواکاریەکانی بژێویدا، لە پشتگیریکردنی معەلیمان، خانەنشینانی کرێکاری، کرێکارانی کارگاکان، کشت و کاڵ و بیناسازی، کرێکارانی خزمەتگوزاری لەوانە کرێکارانی پلاتفۆرمی، کرێکارانی وەرزی و کۆڵبەران و لە دروستکردنی سندوقەکانی هاوپشتی دارایی ڕۆڵی کردداری بگێڕن. وەها چالاکیە گەزمونی ڕێکخراوەیی بڕیاردانی بە کۆمەڵ و پشتبەستن بە هێزی خۆیان فێر دەکات. ئەمە ڕێک ئەو خاڵەیە کە خەباتی ڕۆژانە بۆ نان و کار بە ئاسۆی بەرفراوەنتری دەسەڵاتی جەماوەری و دادپەروەری کۆمەڵایەتیەوە گرێ دەدات. بە ڕێکخستنی ژنان لە دەوری مافە بنەڕەتیەکان. بوارێکی گرنگی تر ڕێکخستنی ژنانە لە دەوری مافە بنەڕەتیەکان و لەسەر بنەمای بەیاننامەی مافەکانی ژن ستەم لە دژی ژنان لە کۆمەڵگەی کوردستاندا وەکو هەموو شوێنەکانی تری ئێران بە پێگاتە چینایەتی، باوک سالاری، ئاینی و سیاسیەکانەوە بەسراوەتەوە. لە کوردستان ژنان هاوکات لەگەڵ شێوازە جیاوازەکانی ستەم و چەوسانەوە ڕوبەڕوون. هەڵاوەردنی ڕەگەزی، گوشارە نەریتی و ئاینیەکان، نایەکسانی ئابووری، توندوتیژی خێزانی، کوشتن بە بیانووی شەرەف، بربەست لە بەردەمکار و بەشداری کۆمەڵایەتی و بێبەشبوون لە مافی یەکسان لەناو بنەماڵە و کۆمەلگادا لەمڕۆوە دروستکردنی ڕێکخراوەکانی ژنان و کۆڕ و کۆبوونەوە ناوچەیەکان دەتوانێت ڕۆڵێکی دیاریکەر لە گۆڕینی هاوسەنگی کۆمەڵایەتیدا بگەڕێت. خەبات بۆ مافی پۆشینی جلو و بەرگی دڵخواست، مافی کار، هەقدەستی یەکسان، مافی تەلاق، سەرپەرشتیکردنی منداڵ، ڕوبەڕووبوونەوەی تەندروتیژی خێزانی و بەرگری لە سربەخۆیی تاکەکەسی و کۆمەڵایەتی ژنان بەشێکە لە بنیادنانی کۆمەڵگەیەکی یەکسان و ئازاد لە داهاتوودا. هەر هەنگاوێک کە ژنان لە گۆشەگیری بێنێتە دەرەوە و بیان کات بە هێزێکی ڕێکخرا و دەخالەتگەر لە کۆمەڵگاتە، لە ڕاستیدا هەنگاوێکە بەڕاستەی ئاڵوگۆڕێکی کۆمەڵایەتی قوڵتر. جیم بەرگری لە ئازادیە دیموکراتیک و مەدەنیەکان. بەرگری لە ئازادی دیموکراتیک و مەدەنیەکانی ژێکێک لە تەوەرە بنەڕەتیەکانی ئەم سیاسەتەیە. ئازادی بەیان، ئازادی ڕێکخراوی، ئازادی ناڕزایەتی، ئازادی چاپەمەنی، مافی کۆبوونەوە، مافی چالاکی حیزبەکان و ئەنجومەنەکان و هەروەها مافی دەخالەتی خەڵک لە بەڕێوەبردننی کاروباری خۆیاندا داخوازیگەلێکی گشتی و سەرەکین. لە کوردستان ئەم داواکاریانە لەگەڵ پرسیینەتەوەی چینایەتی و کۆمەڵایەتی ئاوێتە بوون. خەڵکی کوردستان نەک تەنیا خوازیاری نەمانی هەڵاوەردنی نەتەوەی و کۆتایی هێنان بە کەش و هەوای ئەمنیەتین، بەڵکو خوازیاری بەشداری ڕاستەوخۆن لە دیاریکردنی چارەنووسی خۆیان و بەڕێوەبردننی کۆمەڵگەی خۆیان. هەر بۆیە چالاکی لە بواری ئازادیە دیموکراتیکەکان دەبێت لەسەر بنەمای بەیاننامەی مافەکانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستان و بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارێتی جەماوەری بەرەو پێش بچێت. بەرگری لە زیندانیانی سیاسی و هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی، ناڕزایەتی بەرامبەر بە سەرکوتی معەلیمان، خوێندکاران، خانەنشینان، کۆڵبەران، کرێکاران، ژنان، گەنجان، کۆتایی هێنان بە کەشوهەوای سەربازی و ئەمنی لە شار و گوندەکان و برەودان بە بیرۆکەی شۆرا و دامەزراوە جەماوەریەکان سەرجەمیان دەتوانن ئازادی سیاسی لە دروشمێکی گشتیەوە بگۆڕن بۆ پێداویستیەکی زیندوو ڕۆژانەی خەڵک. چالاکی فەرهەنگی، هونەری،
ژینگەی و بەرگری لە خوێندن بە زمانی دایک، چالاکی فەرهەنگی، هونەری، ژینگەی و بەرگری لە خوێندن بە زمانی دایکیش دەبێت پێگەیەکی بەرچاوی لە کار و هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی چالاکواناندا هەبێت. فەرهەنگ و هونەر لە زمرەی کاریگەرترین ئامرازەکانن بۆ پەیوەندی لەگەڵ جەماوەری بەرفراوانی خەڵکدا. شێعر، مۆسیقا، شانۆ، ئەدەبیات، سینەما، هونەری شەقام و چالاکیە کللتوریە ناوخۆیەکان دەتوانن پەیامی ئازادی، یەکسانی و خۆڕاگری بە زمانێکی بەرجەستە و شیاوی تێگەیشتن بگوازنەوە. لە پاڵەوەشدا بەرگری لە زمانی کوردی و مافی خوێندن بە زمانی دایک بەرگری لە مافی یەکسانی خەڵکی کوردستانە. ئەم داواکاریە دەبێت بە خەبات بۆ خوێندنی بێبەرامبەر، یەکسان، دیموکراتیک و ڕزگاری بەخشەوە گرێ بدرێت. هەروەها قەیرانی ژینگە لە نێوچوونی دارستانەکان، کەم ئاوی، پیسبوونی هەوا، تێکچوونی لە وەڕگاکان و کەم تەرخەمی بەرامبەر بە سەر چاوە سروشتیەکان ڕاستەوخۆ هەڕەشەیە بۆ سەرژیانی زەحمەتکێشان، گوندنشینان و نەوەی داهاتوو. چالاکیە ژینگەیەکان دەتوانن گەنجان، معەلیمان، خوێندکاران، گوندنشینان و چالاکوانانی شار لە مەیدانێکی هاوبەشدا کۆبکەنەوە و هەستی بەرپرسیارەتی بە کۆمەڵ بەرامبەر بە داهاتووی کۆمەڵگا بەهێز بکەن. ها لێک هەڵپێکانی داواکاریە جۆرا و جۆرەکان. خاڵی دیاریکەر و سەرەکی لە سەرجەم ئەم بوارانەدا بریتە لە لێک هەڵپێکانی داواکاریە نەتەوەیی، چینایەتی، ڕەگەزی و دیموکراتیەکان لە قاڵبگەلی کۆمەڵایەتی و زیندوودا. هیچ کام لەم داواکاریانە نابێت بەجیا لەوەی تر ببینرێت. کۆڵبەر تەنیا قوربانی هەژاری نییە، ئەو هاوکات قوربانی چەوسانەوەی نەتەوەیی، نادادپەروەری ئابووری، سەرکوتی ئەمنیەتی و نەبوونی دەرفەتی یەکسانە. ژنی کرێکاری کورد تەنیا لەگەڵ هەڵاوەردنی ڕەگەزیدا ڕوبەڕوو نییە، ئەو هاوکات لە ژێر فشاری ستەمی چینایەتی و نەتەوەییشدایە. معلمێکی کە لە پێناو خوێندن بە زمانی دایک خەبات دەکات تەنیا داواکاریەکی فەرهەنگی ناخاتە ڕوو، بەڵکو لە پێناو دادپەروەری پەروەردەی، دیموکراسی و مافی دیاریکردنی چارەنووسیش شەڕ دەکات. کەواتە ئەرکی چالاکوانانەوەیە کە ئەم پەیوەندیانە بەکردەوە لە دروشمەکاندا لە ڕێکخراوەکان و لە چالاکیەکانی ڕۆژانەدا نیشان بدەن تا کرێکار، ژن، گەنج، خوێندکار، معەلیم، کۆڵبەر و گوندنشین خۆی بە بەشێک لە خەباتێکی هاوبەش بزانێت. و ڕاهێنانی کۆمەڵگەیەکی ئازاد و یەکسان لە ئەمڕۆوە. گرنگیکی ئەم ئاراستانە لەوەدایە کە ئامانجە درێژخایەنەکان لە ئاسی دروشمەوە دەگۆڕێت بۆ ئەزمموی کۆمەڵایەتی. ئەگەر ئامانجی کۆتایی کۆمەڵگەیەکی ئازاد، یەکسان، شۆرایی، سۆسیالیستی و پشتبەست و بەدەسەڵاتدارێتی جەماوەری بێت، ئەم کۆمەڵگایە دەبێت لە ئەمڕۆوە لە شێوازی بچووکتردا مەشق و ڕاهێنانی لەسەر بکرێت. کاتێک کرێکاران بۆ بەرگری لە مافەکانی خۆیان ئەنجومەن، کومیتە یان سندوقی هاوپشتی دروست دەکەن، لە ڕاستیدا بەڕێوەبردننی بە کۆمەڵ مەشق دەکەن. کاتێک ژنان ڕێکخراوی سربەخۆ بنیاد دەنێن، بنەماکانی کۆمەڵگەیەکی یەکساندا دەمەزرێنن. کاتێک خەڵک بۆ زمانی دایک، ئازادی، ڕێکخراوەیی، ژینگە و مافە دیموکراتیکیەکان خەبات دەکەن، مافی دەخالەتی ڕاستەوخۆ لە چارەنووسی خۆیاندا دەهێننە گۆڕێ. ئەمانە لە زمرەی پێک هێنەرە زیندووەکانی ڕێگای گەیشتن بە گۆڕانکاری کۆمەڵایەتی. زال دوو ئەنجامی هاوکات. لەسەر ئەم بنەمایە جێبەجێکردنی وەهات سیاسەتێک دوو ئەنجامی هاوکاتی لێ دەکەوێتەوە. یەکەمیان بارودۆخی ژیانی خەڵک لە ئاستێکی گونجاودا و بە شێوەیەکی ڕێژەی باشتر دەکات، چونکە خەبات بۆ هەقدەست، بیمە، ئەمنیەتی پیشەیی، مافەکانی ژنان، ئازادیە مەدەنیەکان، خوێندن بە زمانی دایک و پاراستنی ژینگە، وەڵامدانەوەیە بە پێداویستی ڕاستەقینە و دەستبەجێ و هەنووکەیەکانی کۆمەلگا. دووەم، ئاسۆی شۆڕش و گۆڕانکاری کۆمەڵایەتی ڕوونتر و بەرجەستەتر دەکات، چونکە خەڵک لە ڕەوتی ئەم خەباتانەدا فێر دەبن کە بەبێ ڕێکخستن، هاوپشتی و دەخالەتی ڕاستە خۆی خۆیان ناتوانن چارەنووسیان بگۆڕن. بەم شێوەیە خەباتی جەماوەری و کۆمەڵایەتی نەبەواتای پاشەکشەیە لە ئامانجە استراتیژیەکان و نەجێگرەوەی ئەو بەڵکو و ڕێگەیەکی ڕاستەقینەیە بۆ نزیک بوونەوە لێ. شۆڕش بەرهەمی کەڵەکەبوونی ئەزمونە. لە کۆتاییدا شۆڕشی کۆمەڵایەتی بە فەرمان دروشمیان چاوەڕوانی پاسیف شکڵ ناگرێت. شۆڕش بەرهەمی کەڵەکەبوونی ئەزمون، ڕێکخستن، هۆشیاری متمانە، هاوپشتی و حزوری چالاکانی جەماوەرە لە خەبات و ناڕزایەتیەکانی ڕۆژانەدا. سیاسەتی دروست لەم دەورانەداوەیە کە هەڵسوڕاوانی حیزبی خۆیان لە ناو دڵی کۆمەڵگا لە پاڵ خەڵکو و لە ناو ڕۆکی داواکاریە زیندووەکانیاندا ببیننەوە. خەباتە
فرش و بڵاوەکان بەیەکەوە گرێ بدەن، ئاسۆی ڕزگاری بەخش و یەکسانی خوازانە لە کردەوەدا نیشان بدەن و هەنگاو بە هەنگاو بارودۆخی زەینی و عینی پێویست بۆ ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی دابین بکەن. ئەمە هەمان ئەو ڕێگایە کە هەم ژیانی ئەمڕۆی ئینسانی تر دەکات و هەم دوورە دیمەنی داهاتوویەکی ئازاد یەکسان و پشتبەست و بە ئیرادەی جەماوەر دەکات بە واقعەکی بەردەستەتر و شیاوی دەستڕاگەیشتن پێی. خەڵی دووەم ئەمنیەت و بەردەوامی کار لە قۆناغی دوای شەڕدا. مانگەکانی سەرەتای دوای کۆتایی هاتنی شەڕ ڕۆژانێکی هەستیار و دیاریکەرن. کۆماری ئیسلامی لەم قۆناغەدا پەلەیەتی و دەیەوێت پێش شکڵگرتنی هەر شەپۆلێکی ناڕزایەتی دەست بەکار بێت. ئەمما ترسیە بە تایبەتی ڕوبەڕووی یان بەرەو ڕووی چالاکوانانی سیاسی لە ئاسە جیاوازەکاندا دەبێتەوە. ئەم پرسە تەنیا تایبەت بە کوردستانیش نییە. سەرجەم چالاکوانانی ناوخۆی وڵات دەبێت بە بەرزترین ئاستی وریاییەوە کار و چالاکیەکانی خۆیان بەرەو پێش ببن. ئامادەی سیاسی و ڕێکخراوەیی دەبێت بپارێزرێت. لەم قۆناغەدا دەبێت پش و درێژبی و بە پارێزەوە هەنگاو هەڵبنیت تا ئەو کاتەی حیزب لە ڕێگای ئۆرگانە فەرمیەکانی خۆیەوە سیاست و ڕێشوێنێکی ڕوونتر ڕادەگەێنێت. دەبێت لە هەر کردەوەیەکی کە بتوانیت بیان و بداتە دەست هێزە سەرکوتگەرەکان خۆ بپارێزی. وشیاری ئەمڕۆ مەرجی بەردەوامی خەباتی سبەینەیە. تەشکیلاتی ئاشکرای کۆمەڵا لە هەرێمی کوردستان خاڵی سێ. ئەلف پێگەی خەباتی چەکداری ئەگەرچی لە ماوەی زیاتر لە 2 دەی ڕابردوودا پێشمەرگەکانی کۆمەڵا لە ڕاستەی هەڵسەنگاندنی عینی بۆ بارودۆخی نوێ دەستیان نەبردۆ بۆ عملیاتی نظامی هێرشبەرانە لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی، بەڵام ئەم بابەتە هەرگیز بەمانای خستنە ژێری پرسیاری ڕەوایی، ڕەسەنایەتی و پێویستی مێژووی بەرگری چەکداری لە چوارچێوەی مافی بەرگری ڕەوا لە استراتیژی ئێمە نەبوو نییە. واقعی عینی مێژوو ئەوەیە کە خەباتی چەکداری هەرگیز بشاردەی یەکەمی خەڵکی کوردستان نەبوو، بەڵکو لەلایەن هێرشی ڕژیمەوە بەسەر کۆمەڵگەی کوردستاندا سەپێنرا. خەڵک ئازادیان دەویست و چونکە سووربوون لەسەر ئەوەی بەرگری لە دەستکەوتە دیموکراتیەکەکانی خۆیان بکەن، ناچار بوون چەک هەڵبگرن. ئەوان پەنایان نەبردە بەر توند و تیژی، بەڵکو لە بەرامبەر درەندەترین ئامێری سەرکوتی مێژوو و هاوچەرخدا وەستانەوە و بەرگریان لە کەرامەتی مرۆیی خۆیان کرد. ئەمڕۆ کۆمەڵگەی وشیاری کوردستان بە کۆڵەبارێک لە ئەزمموی بە نرخی مێژوویەوە خەریکی شکڵ پێدان بە ڕێگا و شێوازی نوێ و ئەمڕۆی تری خەباتی جەماوەریە. مانگرتنە سیاسیە گشتی یەگرت و سەرتاسەریەکان ئەمڕۆ بوونەتە چەکێکی کارامە، جێکەوتوو و ئیفلیچکەر لە دژی دەسەڵات. شێوازێکی خەبات کە بە کەمترین تێچووی مرۆی زۆرترین دەستکەوتی سیاسی و ڕێکخراوەیی بەدەست دەهێنێت. پێکهێنانی بزوتنەوە بەردەوامە مەدەنیەکان، تۆڕە ناوخۆیەکان و پەروەردەکردنی ڕێبەری مەیدانی لە زانکۆکان، کارگاکان و گەڕەکەکاندا کۆمەڵگەی خستوەتە سەر ڕێڕەوی ئامادەییتەوە. ڕنگدانەوەی شکۆمەندی ئەم ئامادەیە لا خێزی شۆڕژگەڕانەی ژن ژیان ئازادیدا بەڕوونی خۆی نیشاندا. ئەم بزوتنەوەیە کە فەلسەفە و دروشمەتەوەریەکەی ڕێشەی لە کللتوری سیاسی و پێشکەوت و خوازانەی هێزی پێشمەرگی کۆمەڵەدایە، ڕێگایەکی ڕوون و بێگەڕانەوەیە کە کۆمەلگا بەرەو سەرکوتی کۆتایی ڕێنوێنی دەکات. بە پێگەی ئێستای کۆمەڵا لە هەرێمی کوردستان، سەرجەم بەڵگەکان ئاماژە بەوە دەکەن کە لە قۆناغی دوای شەڕدا بارودۆخی کاری ئەمە لەم ناوچەیە گۆڕانکاری بەسەردادێت. شێواز و ڕەهەندەکانی ئەم گۆڕانکاریە هێشتا ناتوانرێت بە وردی دیاری بکرێت. ئەوەی ڕوونەوەیە کە کۆماری ئیسلامی گوشارەکانی خۆی بۆ سەر هەرێمی کوردستان بە منبەستی سنووردارکردنی هەرچی زیاتری چالاکیەکانی ئۆپۆزیسیۆن چڕتر دەکاتەوە. ئێمە ئاستێکی دیاریکراو لەم گوشارانەمان دوای واژۆکردنی ڕێکەوتنامەی ئەمنیەتی نێوان ئێران و عێراق ئەزمون کرد و ڕێگاکانی گونجاندنی دۆخی خۆمان لەگەڵ بارودۆخی نوێدا ئەزمون کردووە. وردەکاری ئەم سیاسەتە پێشتر داڕێژراوە و لە هەندێک حاڵەتیشدا بەکردەوە دەرهاتووە. دوو ئەسڵی بنەڕەتی ئاراستەی کردەوەکانی ئێمە دیاری دەکەن. یەکەم ئەوەی کە بەردەوامی ئۆرگانە سەرکیەکانی کار و چالاکی کۆمەڵان نابێت تووشی ڕاوەستان بێت. دووەم ئەمنیەت و کاروباری ژیانی هەوڕێیانی ئەم بەشەی تەشکیلات نابێت بکەوێتە مەترسیەوە. پلنیۆمی کومیتەی ناوەندی کۆمەڵا پوشپەڕی 1405 هەتاوی بەرامبەر بە ژوانی 2026 زاینی